کۆمەڵکوژی زیندانیانی سیاسی ساڵی 1367 قۆناغی دووهەم مانگی خەرمانان کۆمەڵکوژی کۆمۆنیستەکان. هاوینی ساڵی 1367 یەکێک لە ڕەشترین وەرزەکانی مێژووی کۆماری ئیسلامی ئێرانە. ڕژیمی ئیسلامی دوای قبولکردنی ئاگربەست لە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق و ئەوەی خومینی بە خواردنەوەی جامەژە هەرناوی برد، تاوانێکی ترسناکی خۆڵقان کە کاریگەریەکانی دوای نزیکەی 4 دەیە وەک برینێکی قوڵ لەسەر جەستەی ئەم کۆمەلگایە ماونەتەوە. ئەم کۆمەڵکوژیە لە دوو قۆناغدا بەڕێوە چوو. یەکەم کۆمەڵکوژی دڕندانەی ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵق لە مانگی گەلاوێژ و پاشان کۆمۆنیستەکان لە مانگی خەرماناندا. کۆتایی هاتنی شەڕی ئێران و عێراق بە شکستی کۆماری ئیسلامی پەنجەرەیەکی هیوای بەڕووی خەڵکی ئازار چێشتووی ئێراندا کردەوە. ئەو خەڵقەی کە 8 ساڵ بوو لە ئاگری شەڕدا دەسووتان ئێستا هیوادار بوون کە بتوانن ژیانێکی ئاسایی دەست پێ بکەنەوە و ئەو داواکاریە ئینسانیانە بخەنە ڕوو کە بە بیانووی شەڕ سەرکوت کرابوون. ئەم شادیەی جەماوەری خەڵک و هەستی شکستی ڕژیم ترسی خستە دڵی ڕێبەرانی کۆماری ئیسلامیەوە. خومینی و ڕاوێژکارە سەرەکیەکانی واتە ڕەفسەنجانی خامنەی و ئەوانی تر ئەو ڕاستیان دەزانی کە شکستی شەڕ دەتوانێت ببێتە هۆی ئەگەری سەرهەڵدانی ئاخێزی جەماوەری دژ بە نیزام. ئەوان بڕیاریاندا بوو کە خۆشی خەڵک بە بۆنەی کۆتایی هاتنی شەڕ بکەنە غەم و ماتەمینی. بەڵام هیچ بیانوویەکی ئەوتۆیان نەبوو بۆ کوشتاری خەڵک لە ناو شەقام و بازاڕەکاندا. هەر بۆیە هاوشێوەی ڕووداوی 30 جۆزەردانی 1360 جارێکی تر شمشێرە ژەهراویەکەیان لە ناو زیندانەکان و لە دژی زیندانیانی سیاسی بەکارهێنا. خومینی بە دەرکردنی فتوایەکی ئاینی کۆمیتەیەکی کە دواتر بە هەیئەتی مەرگ ناسرا ڕاستپارت بۆ جێبەجێکردنی فەرمانی کۆمەڵکوشکردنی هەزاران زیندانی سیاسی. کوشتاری زیندانیانی سیاسی لە یەکەم ڕۆژەکانی گەلاوێژی 1367 بە لە سێدارەدانی ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی مجاهیدینی خەڵک دەستی پێکرد. ئەم قۆناغا بە درێژایی مانگی گەلاوێژ بەردەوام بوو و هەزاران کەسی کۆمەڵکوش کرد. هەفتەی یەکەمی مانگی خەرمانان دەستپێکی قۆناغی دووهەمی کوشتاری زیندانیانی سیاسی بوو. دوای ئەوەی کوشتاری ئەندامان و لایەنگراوی ڕێکخراوی مجاهیدینی خەڵک تەواو بوو، نۆرە گەیشتە کۆمۆنیستەکان و ئەم قۆناغە لە مانگی خەرماناندا بە کۆمەڵکوشکردنی زۆرێک لەو کۆمۆنیستانە بەڕێوە چوو کە لە زیندانە جۆرا و جۆرەکانی ئێراندا ڕاگیرابوون و ماوەی سەزاکەیان تێپەڕ کردبوو و چاوەڕێی ئازادکران بوون و تەنانەت هەندێک لەو زیندانیانەش کە هێشتا تۆمەت و هۆکاری دەستگیرکردنەکەیان نادیار بوو. هەیئەتی مەرگ بە بەکارهێنانی هەمان ئەو شێواز و ڕێوشوێنانەی قۆناغی یەکەم زیندانیە کۆمۆنیستەکانیشان دادگایی کرد. سەبارەت بە بیر و باوەڕی ئاینی و هەڵوێستیان لەسەر کۆماری ئیسلامی و پابەندبوونیان بە پرەنسیپەکانی ڕژیمی ئیسلامی پرسیاریان لێ دەکرا. ئەوانەی سازشیان لەسەر بیر و باوەڕەکانیان نەکرد و ئامادە نەبوون تەوبە بکەن و پەشیمانی دەرببڕن، سەزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا. هەرچەند ژمارەی ڕاستەقینەی قوربانیانی ئەم تاوانە ترسناکە هەرگیز ڕانەگەیەندرا، بەڵام بە پێی راپۆرتە جۆرا و جۆرەکان لە دوو قۆناغی ئەم کۆمەڵکوژیەدا لە نێوان 6 بۆ 10,000 کەس لە سێدارە دران. تەرمی قوربانیەکان لە خاوەرانی تاران، دار و ڕەحمەی شیراز، باغڕەزوانی ئیسفەهان، حەوشەی دادگای شۆڕشی سنە و دەیان شوێنی دیکە زۆر بە بێدەنگی و بەنهێنی بە خاک سپێردران. دەسەڵاتداران ئەو گۆڕستانانەیان بە لەعنەتاوا ناوزەت کرد و بۆ ئەوەی خەڵک لێیان دوور بکەوێتەوە. ئەو شوێنانەی کە زۆر زوو بوون بە گۆڕستانی ئازیزانی لەبیر نەکرا و بە دڵنیاییەوە لە داهاتوویەکی نەک زۆر دووریشدا دەبنە ژوانگەی ئاشقانی ڕێگەی ڕزگاری مرۆڤایەتی. یەکێک لەلایەنە کارەساتبارەکانی ئەم تاوانە بریتی بوو لە بێدەنگی کۆمەلگەی نێودەوڵەتی. دەوڵەتانی ئەوروپایی و ئامریکا بەرامبەر بەم کۆمەڵکوژیە نەک هەر ناڕەزایەتیان دەرنەبڕی، بەڵکو بەنهێنی هێشتنەوەی بەکردەوە پەسەندیان کرد. دەوڵەتانی ڕۆژاوا کە سیاسەتی یارمەتیدانی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیان بە مەبەستی جێگیربوون گرتبووە بەر، دەستی بەرپرسانی ڕژیمیان ئاوڵە کرد بۆ ئەنجامدانی ئەو کۆمەڵکوژیە. میدیا و بەناو ئازادەکانی زلهێزە ئەمپەریالیستەکانیش بە ئەنقەز ئەم کارەساتەیان پەردەپۆش کرد. ئەمڕۆ لە هەلومەرجێکدا یادی قوربانیانی کوشتاری بە کۆمەڵی زیندانیانی سیاسی ساڵی 1367 دەکەینەوە کە کۆماری ئیسلامی لە قوڵترین خەیرانەکانی پتر لە 4 دەیە دەسەڵاتدارەتی خۆیدا نوقم بووە. ڕژیمێک کە 37 ساڵ لەمەوبەر بە ڕشتنی خوێنی هەزاران گەنجی تێکۆشەر و شۆڕژێر پێی وابوو کۆمەڵگەی بۆ هەمیشە
لە ئاستەم و سەرەڕۆیدا بێدەنگ کردووە، ئێستا خۆی لە داوی بێبەزەیانە و چارە هەڵنەگری مەرگدا گرفتار بووە. دەستی ڕژیمی ئیسلامی لەو دەستێوەردانە ناوچەیانەی کە بۆ ماوەی ساڵانێک سەرچاوەی دەسەڵات و نفوزی ئەو بوون کورد بووتەوە. شکستە یەک لە دوای یەکەکانی لە سووریە و لوبنان و عێراق و یەمەن و هەروەها لە دەستدانی هاوپەیمانە استراتیژیکەکان و ئەو گورزە سەربازیە کوشەندانەی کە لەلایەن ئیسرائیلەوە بەری کەوتووە، ڕژیمی لەگەڵ خراپترین دۆخ بەرەو ڕوو کردوەتەوە. ئەو پرۆژە ئەتۆمیەی کە بە تێچووی ملیاردها دۆلار لە بەرهەمی ڕەنج و کاری خەڵک لە قۆناغی تەواوکردندا بوو، لە ماوەی چەند ڕۆژدا بوو بە خۆڵەمێش. ئابووری وڵات لە دۆخێکی کارەساتباردایە. سزا بەربڵاوە نێودەوڵەتیەکان، ناکارایی، گەندەڵی بەربڵاو و خەرجیە نیزامیە سەرسوورهێنەرەکان و دەستێوەردانە ناوچەیەکان ئابووری ئێرانیان گەیاندووەتە لێواری داڕمان. بەرزبوونەوەی بەردەوامی هەڵاوسان، داڕمانی نرخی تمەن، بێکاری بەربڵاو، کەمی حەقدەست، کەمی ئاو و کارەبا، تێکچوونی ژینگە و لە ناوچوونی سامانە سروشتیەکانی وڵات ژیانی دەیان ملیۆن لە دانیشتوانی ئێرانی کردووە بە دۆزەخ. لە هەمان کاتدا ئەو ناڕزایەتیانەی کە نیشانەی کەڵەکەبوونی نەفرەت و تووڕەیی گشتیە لە ئاستە جیاجیاکانی کۆمەڵگەدا خەریکە پەرە دەستێنێ و ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێکخراوتر و بەربڵاوتر دەبن. سەرەڕای تێپەڕبوونی 37 ساڵ بەسەر ڕوودانی ئەم جەنایەتەدا، بزوتنەوەی دادخوازی بۆ قوربانیانی کۆمەڵکوژی ساڵی 1367 هەروە بەردەوامە. بەڕێوەچوونی ڕێوڕسمی ساڵانەی یادکردنەوە، چالاکیەکانی لێکۆڵینەوە بۆ ڕۆشنکردنەوەی ڕەهەندە نادیارەکانی ئەم کارەساتە و کەمپەینە نێودەوڵەتیەکان هەمویان نیشانەی زیندووبوونی یادیە و ئازیزانەیە. یاد و بیرەوەری قوربانیانی ئەم کۆمەڵکوژیە بۆ هەمیشە بە زیندویی دەمێنێتەوە. کۆمەڵانی خەڵکی ئێران ئەنجامدەرانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی ئەم تاوانە نە لە بیر دەکەن و نە لێیان خۆش دەبن. تا ئەو کاتەی دادپەروەری نەیەتە ئاراوە و تاوانبارانی ئەم کۆمەڵکوژیە دادگایی نەکرێن، بزوتنەوەی دادخوازی بەردەوامە بێت. ئەمڕۆ دوای نزیکەی 4 دەیە دادخوازی بۆ ئەم ئازیزانە تەنها بابەتێکی سۆزداری نییە، بەڵکو بووەتە پێویستیەکی کردەی و سیاسی. ئەو دەسەڵاتەی کە پێی وابوو بە کوشتاری ئەو لاوانە بەردەوامبوونی دەسەڵاتەکەی مسوەگەر کردووە، ئێستا لە بەردەم داڕماندایە. هەموو بەڵگەکان ئەوە دەردەخەن کە ڕۆژانێکی باشتر بەڕێوەیە. ئەو قەیرانە قوڵ و فرە ڕەهەندیانەی کە ڕژیم لەگەڵی بەرەو ڕووە، مژدەی ڕوخانی شۆڕژگێرانەی ئەم ڕژیمە تاوانبارە دەبەخشن. دوور نییە ئەو ڕۆژەی کە بەرپرسانی کۆماری ئیسلامی لە دادگای دادپەروەرانەی جەماوەری خەڵکی ئێراندا دادگایی بکرێن و بە سەزای شایستەی خۆیان بگن.